ڕۆژتای وارە لە نێو بازاری هەولێر کار و کەسابەت دەکات. زیاد لە 12 ساڵە سووریای بەجێهێشتووە و بیر و هۆشی لای کەس و کارەکەیەتی. سەرباری نەمانی ڕژێمەکەی بەشار ئەسەد بەڵام هێشتا لە دڵەڕاوکێدایە بۆ گەڕانەوە دەڵێت تا بە تەواوی دۆخی ئەمنی سووریا باش نەبێت و هەلی کارم دەست نەکەوێت ناگەڕێمەوە. إن شاء الله إن شاء الله خواهي قورة إن شاء الله بتقرن سوريا إن شاء الله بس برا بركي وضع سوريا خوش ببيسته إن شاء الله كردي خمان أو أحزابي كردي ملويري بيك دنجي بيك رنجي دشن دمشقي داوا ما في كردات إن شاء الله. کاتێک ڕژێمەکەی بەشار ئەسەد ڕووخا هاوڵاتیانی سووریا پۆل خۆشحاڵیان دەردەبڕی و دەیانگوت ئیدی کاتی ئەوەیە بگەڕێنەوە بۆ زێدی خۆمان، بەڵام وا چەند مانگێک بەسەر نەمانی ئەسەد تێپەڕیوە هێشتا هاوڵاتیان نەیانتوانیوە بگەڕێنەوە و باستەوە دەکەن ئێستا دۆخێکی نوێ لە ئارادایە و چ گەرەنتیەک هەیە بۆ گەڕانەوەمان کە ژیانمانی تێدا پارێزراوە بێت و کارمان دەست بکەوێت. هل الوضع إن شاء الله ئێستا بەرەدۆخی سیستەمی نوێی حکوم باشترە لە جاران. من ئەمەوێ بگەڕێمەوە بۆ وڵاتەکەم و ئینشاءالله هەمومان دەگەڕینەوە وڵاتەکەمان چونکە بەرەدۆخەکە سەقامگیرە پەنا بخوا. ئێستا چاوەڕوانی دەرچوونی ئیقامەکەم دەکەم. هەر کات کە گەڕایەوە ئەمەوێ بڕۆم و سەردانی وڵاتەکەم بکەم. من سووریم و ئەشگەڕێمەوە هەولێر چونکە من لە هەولێر ئیش دەکەم. بارەدۆخ وەک سەرەتا نییە، ئێستا باشترە. إن شاء الله روجين داتو باشتر دبر. صار زين الوضع إن شاء الله مو مثل الأول إن شاء الله الأحسن. والله لسه بكير يعني وضع. هێشتا زووە بارودۆخ باش نییە. ئیشەڵا ساڵێک بۆ 2 ساڵێک دەگەڕێنەوە. ئێمە ئیش دەکەین لێرە هاتیوم بۆ ئێرە بۆەوەی بارودۆخمان جێگیر بکەین. ئێستا بارودۆخ بۆ گەڕانەوەمان باش نییە. صار يعني وضع موسى هسه. هیچ ئامارێکی فەرمی حکوومەت یاریمی کورسان نییە لەبارەی ژمارەی ڕاستەقینی پەنابەرانی سووری لە کوردستان و ناشتوانرێت بە زۆرم لێ بیان نێرنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. زۆرینەی پەنابەرانیش ئارەزووی گەڕانەوەیان بۆ زیدی خۆیان هەیە، بەڵام دەڵێن تا دۆخەکە بەلایەکدا نەکەوێت ناگەڕێنەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.